سروشتێکی دڕفێن دێرەیە بۆ هەرکوێی ئەم شەنەندۆڤالیەی ڤێرجینیا دەڕۆی دیبەنەکان هاوشێوەن چاوی کامێرە پڕەکە لە ڕنگ بەڵام خۆ سروشت و ژینگەش تەندروست نامێنێتەوە ئەگەر مرۆڤەکان لەگەڵی دڕەق بن لەم ناوچانە بەرماڵ و شوێنەکانی نیشتەجێبوون خۆیان نەدوێن کەم کەس لەم وڵاتە خۆڵ و خاشاک فرێدەر بێ هەر لە منداڵیەوە ئەو کەلچرە لەناو خێزانەکاندا باوە و هەروەها هەر کاتێک کە منداڵەکان دەستنە یەکەم پێگەی خوێندن کە بڵین باخچەی ساوانە بەڕاستی محەبەت و خۆشەویستی و ژینگە پارێزی لەو تەمەنەوە دەست پێ دەکات. ئێرە ناوچەی جۆرج واشنتن ناشنال فۆرسە یەکێکە لە ناوچە سروشتێ جوانەکانی شاری نیومارکێت بەردەوام هاموشۆکەری لێ نابڕێت وەلێ دەگمەنە لێرە کەسێک جگە لەو خۆشیی دەستیەکەوێت هیچ شتێکی دی جێبهێڵێت جانسن ئەگەر کەسێک دەبەیەک ئاو فرە بدات پەچەکردداری تۆ چێ بێت؟ ئاسایی هەڵی دەگرمەوە من خۆم هەرچیەک لەسەر زەوی ببینم هەڵی دەگرمەوە بەو کەسەش دەڵێم کە جارێکی دیکە کاریوانەکات. لەم شاخەی ناوچەی مەسەناتن خەڵک خۆی پاسەوان و چاودێرەکەیە دەگمەنە شتێکی فرێدرا ببینی. حکوومەت هەموو کات لێرە نییە ئەوە ئێمەین لێرەین و حکوومەت ناتوانێت کۆنتترۆلی هەموو شتێک بکات ئێمە وەکو دانیشتوان دەبێت بە ئەرکی خۆمان هەستین. لەو باوەڕدام حکوومەتەکەمان کارێکی زۆر باشی کردووە شوێنی هاومشۆکردنی جیا کردوتەوە بۆ پاراستنی ژینگە و پاگراگرتنی و بەجوانی هێشتنەوەی تاوەکو هەموو کەس چێژی لێ ببینێت نەک هەر ئێمە هەر کەسی دیکە کە سەردانی وڵاتەکەمان دەکەن. گەڕان بە پێخاوسی بەم شاخەدا ڕەنگە چێژبەخش بێت ئەم گەنجە بەناوەکەیدا ئەمڕۆ ڕاوکەری کاتە خۆشەکانی ئەم چیاوژینگەیە. هەموو کەس و بوونەوەرەکانی سەرزەمین سروشت و ژینگە بەکاردەهێنن کاتێک ئێمە زیان بە ژینگە دەگەێنین زیاتر زیانەکە بەرباڵندە و گیاندار و زیندەوەرەکان و سەرچاوە ئاویەکان دەکەوێت ڕاستگۆبین کەمتر زیان لە ئێمە دەکەوێت. لەم ڕێکخراوی ژینگە پارێزیە لە شاری هارسنبرگ گەنجەکان مەشق پێ ئەکەن تا ببنە ژینگە پارێز. لەو باوەڕەدام ڕۆڵی حکومەت زۆر شت دەگەێنێت لەم ناوچەیە لەگە حکومەتدا پەیوەندیمان زۆر باشە کۆمەکی پرۆژەکانمان دەکەن پارەش بۆ گەنجانە دەدەن کە مەشقیان پێ دەکەین کاتێکیش لە لای ئێمە فێر دەبن و تەواو دەبن دەرفەتیان بۆ دەرەخسێت لە پاشە ڕۆژدا لەگەڵ حکومەتدا کار بکەن. ڕێکخراوەکەی دۆستی ژینگە باس لەوەشەکات لێرەش خەڵکان ژینگە پیسەکەن کاتێکی زۆری ئەمانیش دەبات بۆ پاکردنەوەی بەڵام پرۆسەی پاگراگرتنی ژینگە لە وڵاتە بە خەڵک و حکوومەت و ڕێکخراوە ژینگە پارێزەکان پرۆسەیەکی بەردەوامە. لە هەر کوێیەک سروشتێکی جوان و گەشاوەدی تەنها یەکشت دێ بە خەیاڵتە ئاستی هوشیاری کۆمەلگاکە و پێشکەوتووی ئەو وڵاتە. سروشت هەر بۆ خۆی جوان بووە وەلێ ماوەتەوە سەرەوەی تۆ دەبیتە دۆستی ژینگە یاخود دوژمنی. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شەنەندۆڤالی ڤێرجینیا.